بەخوا خۆش و خێزانیش مەعاشخۆری هیچمان بۆ نامێنێتەوە. ئایتیامەکان پڕکراون لە پارە و ئەوانەی کە لە هەژماری من موچە وەردەگرن لە کاژمێر سێوە دەستیان کردەوە موچە وەرگرتن و باشیان بەو لیستەنیە کە وەزارەتی دارایی بڵاوی کردوێتەوە. ئەوەی کێ دەیبینن پەیتا هاوڵاتیان و موچەخۆران دێنە ئێرە بۆ وەرگرتنی موچەی مانگی 6 کە ماوەی زۆرە چاوەڕێن کەم ڕۆیشی نوێیە 3 مانگە موچەکانیان دوا کەوتووە بۆیە پەیتا هاوڵاتیان دێنە ئێرە تاوەکو موچەی مانگی 6 وەربگرن. لە کاشمێر سێوە هاوڵاتیان ئەوانی کە لەسەر هەژماری من موچەکانیان وەرەگرن هاتوونەتە ئێرە و موچە وەرەگرن. ئەوەی کە هەیە سڵاوی لێ بێ موچەکە وەرگرت وەڵا جار دانەبەزیوە بۆ نامە واتە بوو نامان بۆ هاتبوو بەس دەمە یەکەم جارمە بۆ تەکید بزانم کارایە بەس بۆ ئەوە هاتم. کارا بوو؟ بەڵێ. موچەی مانگی 6 وەرەگری بەتەمای بی بەچی؟ وەڵڵاهی دەرگابراڵێ جارە بە سەوزی خواردومانە. چی لێکەوە بگە؟ وەڵڵاهی قەرزدارین ئەدینە بە قەرزەکە. یعنی چی ناکەتە جیفانە؟ بەخوا خۆش و خێزانیش مەعاشخۆری هیچمان بۆ نامێنێتەوە. بۆ کرێچی نیت؟ ناوەڵە سوپاس بۆخوامان کرێچی نیم. ئەو لایەنەی باشەوە سوپاس بۆخوا ئەوە ئەلحەمدولسەنای خوای دەوێت کە کرێچی نیم. چەند موچەی تر وەربگری ئەگەیتە ئەوەی کە پارەکەم خەیتە جیفانە؟ ئەم موچەیە بەدوای ئەمە موچێکی تر بێنجە ئیسفادی لێغم ئەی زۆر نا زۆر نەوەڵە. بەگشتی دۆخ گوزارانتان چۆنە؟ سوپاس بۆخوا باشین لە چاو هەنێ خەڵکیکەوە باشین بەس خەڵکیکەش هەیە زۆر داماوە. ئێستا من بەواسەوی کە من خۆشم و خێزانیشم مەعاشخۆرم تۆزە باشترین بەزیوە هەیە بەس یەک نەفەری مەعاشخۆرە لەو ماڵەیە مەعاشەکەشی کەمە هەیە کرێچیشە نازانێت چی لێ بکات لە پاڵ مەعاشەکەشە ئیشی ترەکە. دەستەکانە خۆش بکەی وای کەوەی موچەی تریش بێت و ساحەتی لێ بکەی. بەڵێ ئەوەی کە هەیە لێسادا خەڵکی زۆر هاتوون بۆ وەرگرتنی موچەکانیان لێرە تاوەکو ئەوانی کە لەسەر هەژماری منن موچەکانیان لێرە وەرگرن. بەڵام هەندێکی دیکەیان کە دوێنێ نامەیان بۆ چۆتەوە تاوەکو موچەکانیان خراوەتە سەر هەژماری من بۆیە گرفتی ئەوەیان هەیە کە لێرە ناتوانین موچەکانی وەرگرن یاخۆت ئەوەیە کە موچەکانیان کارە کردووە. بۆیە ئەوانەی کە لەسەر هەژماری من موچە وەردەگرن لە کاشمێر سێوە موچەکانیان دابەزیوە دڵیان خۆشە بەڵام هەندێک لە فەرمانبەران بەسدەوە کە ئەڵە بە سەوزی موچەکانمان خواردووە بۆی هەمووینەوە بە قەرزایکی ناخێنێت تەکەی جیرفانمانەوە بۆ ئەگەر حکومەت موچەیەشی دیکە دابەش بکات ئەوە ئیسفادەیەشی لەوانەیە لێ بکەین بەڵام هەندێکیش ئیسفادە لەو موچەیەش ناکات.